بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتان ئەبم دوو میوانم هەیە یەک لە هەولێری پایتەختی کوردستان و یەکیش لە بەغدای پایتەختی عێراق مەبەستمە لەگەڵ دوو میوانەکەم کە بەڕێزان کاگارێز عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندامی سەرکردایەتی یەکێتی واروەها دکتۆر چنار سەعەد عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کە کاگارێز لە بەغدا و چنار خاتونیش لە هەولێرەوە لەگەڵمانە بێ مەبەستمە لەسەر کۆمەڵێک پرس قسە بکەین لەوانە کێشەکانی هەرێم یاخود کێشەکانی کورد لە باشووری کوردستان لەگەڵ عێراق بە دیاریکراوی چین وایە ئەو کێشانە چەندی چارەسەر کراوە و چەند هەوڵدراوە کە کێشەکانی کورد لە عێراقی ئەمڕۆ بچووک بکرێتەوە و بچووک بکرێتەوە تەنها لە باسکردنی موچە و مەتار چکە ئێمە کێشەی ئێجگار زیاترمان هەیە لەگەڵ حکوومەتی عێراقی بەڵام لە ئێستادا وا پیشانە درێکە وەکو خێر و سەدەقە ئەو دووشتەمان پێبەخشرابێت و هەمووانیش دڵیان پێخۆشە ئەمەش بەشێکی ئەگەڕێتەوە بۆەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە لە ئاز داواکاری هاوڵاتیەکانی خۆی بێت بۆیە هاوڵاتیان لە ئێستادا بەتەنها موچەیان بۆ دابین بکرێت هیچ کێشەیەکیان نییە لە لای حکوومەتی عێراقەوەی یاخود لە لای حکوومەتی هەرێمەوە بەبەستمە قسە لەسەرەوانە بکەین کە ئایا کورد لێرە بەدوا چی بکات بۆ دەستەبەرکردنی مافەکانی خۆی ئایا لە دوای 2023ەوە ئەو شتانەی کورد بەدەستیێناوە ئەتوانین بڵێن لە دوای ئەنجامدانی ڕفراندۆم و لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەو دەستکەوتانە لە دەست چوون و جارێکی تر کورد پێویستی بە خەباتکردنە بۆی بەدەستیان بێنێتەوە یاخود نەخێر هەموو لە دەست نەچوون و ئەکرێت بەدەست بێنرێنەوە قسەیەکیش لەسەرەوە هەیە کە حکوومەتی عێراق یاخود شخصی عەبادی پیلان نەک پلان پیلانی مەترسیداریانەیە وەکو کاگارێزیش لە جێگەیەک ئاماژەی پێدا بوو بەرامبەر بە کورد ئایا ئەم پیلانە چۆن پوچەڵ بکرێتەوە بەنسبەت ناوخۆی خۆمانەوە ئێمە بۆچی تا ئێستا پارتە سیاسیەکانی کوردستان یەک دەنگ و یەک ڕەنگ و یەک هەڵوێستنین سەبارەت بە پرسە چارە نووسازەکان نەک پرسە حزبیەکان ئەمە پەیوەستە بە داهاتووی هەموو تاکێکی کوردەوە و کاتێکە حکوومەتی عێراقی هەوڵەدا هەرێمی کوردستان بچووک بکاتەوە و سزای وڵاتیانی هەرێمی کوردستانەدا سزای حزبەکانی نەداوە سزای حزبێکی دیاریکراوی نەداوە بەڵکو سزای تەواوی هاوڵاتیانی باشووری کوردستانی داوە من دووبارە سوپاسی دوو میوانەکەمەکەم کاگارێز عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی یەکێتی و ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و دکتۆر چنار سەعەد ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی نەڵێن مافمان خوراوە لە دکتۆر چنارەوە دەست پێ یەکەم دکتۆر چنار سڵاوتان لێبێ ماندوو نەبن ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم هەمیشە ئەم پرسیارەم کردووە من لە دوای ڕیفراندۆم هەموو دنیا پشتی تێکردین و لە دوای 16 ئۆکتۆبەر نیوەی خاکی هەرێمی کوردستان و نیوەی داهاتی هەرێمی کوردستان لەدەست چوو بەڵام ئەم کارە ساتە گەورانە وای نەکرد کە پارتە سیاسیەکان خەبەریان بێتەوە ژوورێکی عملیات پێک بێنن پێکەوە دابنیشن جیاوازەکان بەلا بنێن یەکتر تۆمەتبار نەکەن بەڵکو بیر لەوە بکەنەوە لە داهاتووە چۆن ئەم قەوارەیەش کە ئێستا هەیە بەتاڵ نەکرێتەوە و لە ناو نەبرێت بۆچی ئەمە نەکراوە تا ئێستا بەڵێ سڵاو کاک یادگار لە جەنابتان لە بینەران و سڵاویش لە برای بەڕێزم کاگارێز بێگومان ئەم پرسیارە پرسیارێکی زۆر گرنگە ڕەنگە پرسیاری هەموو یاخود زۆربەی خەڵکی کوردستان بێ لە سەبارەت بەوەی کە دوایە هەموو کارە ساتەی کە بەسەر خەڵکی کوردستان هات بە تایبەتی دوای 16 ئۆکتۆبەر ئەو هەموو پەرێشانی خەڵک قەیران لە دوای قەیران دۆخەکە زۆر ئاڵۆز بوو خەڵک لە ڕووی دەرونی هەرچەند لە پێشترێش فشاری ئابووری لەسەر بووە بەڵام فشارە دەرونیەکان هەڕەشەی جەنگ هێرشکردنی سوپای عێراق و حەشتی شعبی بۆ سەر بەرەکانی جەنگی پێشمەرگە و لە دەستدانی بەشێک لە خاچی ئازادکراوی کوردستان و داگیرکردنی کەرکووک ئەمانە هەموو پرسی زۆر گرنگ و هەستیار بوون کە چارەنووسی ئەم هەرێمەی خست بووە ژێر هەڕەشەوە بەڵام هێزە سیاسیەکانی کوردستان بەداخەوە نەیانتوانی ئەم دانوستانە بکەن ئەو دیدارێک ڕێک بخەن چەندین کۆبوونەوە بکەن لەسەر ئەم بابەتانەدا بنیشن و قسەی جدیان هەبێت تەبان نابێ پێمان واژ بێ لە پاڵ ئەوەی کە ئێمە بە شێوەیەکی ئاشکرا یاخود هەمەلایەنە
نەمان بینی لە دەستگاکانی ڕاگەیاندن هەموو هێزە سیاسیەکان دانوستاندن بکەن بەیەکەوە و خەڵک دڵنەوایی بدەنە خەڵکە هەرچەندە هەڕەشەکان زۆر جدین بەڵام ناوماڵی کوردستان زۆر یەکگرتووە بەڵام لەگەڵ ئەوەش دەبێ ینی باسی ئەم حقیقەتەش بکەین کە من دڵنیام کە پەیوەندی لە نێوان هێزە سیاسیەکان بە شێوەیەکی دووقۆڵی چەند قۆڵی بوونی هەبووە لە پەیوەندیدا بوون بەڵام ئەوەی خەڵکی چاوەڕوانی دەکرد دقیقەن ئەوەی تۆ دەیڵێ کاگیادگار دەبووە هێزە سیاسیەکاندا بنیشتبانەوە من پێم وایە بەشێک لە هۆکاری ئەساسیەوەی کە ئەم دانیشتنە ڕووی نەداوە من هەمیشە بۆ چونم وا بووە کە هەڕەشەکان بەشێکیان لە دەرەوەن بەڵام بەشێکیان لە ناو خودی خۆی کوردستانە کە ئەویش پەرتەوازەیی ناوماڵی کوردستانە زۆر جار هەندێک قەوارەی سیاسی یاخود هەندێک هێز و یا کەسایەتی لە ناو حیزبە سیاسیەکانی کوردستان ئەوەندە بەرتەسک بیر دەکەنەوە هەموو ئەو هەلانەی کە لێدانی بەرژەوەندیەکانی گەلێکە وەکو هەلێک دەقۆزنەوە بۆ بەدەستێنانی سوود بۆ بەرژەوەندی قەوارەیەکی سیاسییان کەسایەتێکی دیاریکراوە یاخود بۆ تەصفیە حیسابی هەندێک کۆنەقین بۆیە ئەمە دەردێکی زۆر کوشندەیە پێم وایە گەلی کوردستان لە مێژوەکی دوور و درێژی هەیە و بەدەستی دەناڵێنی ومێت دەکەین کە لە ئایندەدا ئەزمونمان وەرگرت بێت لە هەموو ئەو قەیران و دۆخە سیاسی کە بەسەریدا تێدەپەڕین ئیتر لە ئایندەدا هەمیشە کاتێک هەڕەشەت دەکەوێتە سەر ئەزمونونەکەمان ململانێ تایبەتەکان بەرتەسکەکان بەلاوە بنین و بتوانین زۆر بە ئاسانی کۆ ببینەوە چونکە پێم وایە هێزی ئێمە لە ناو خۆمانە بەپلەیەک ئینجا دەتوانین دواتر ئیش لەسەرەوە بکەین پاڵپشتی نێودەوڵەتی یان پاڵپشتی دەروجیران بۆ خۆمان بەدەستبێنین. بەڵێ دکتۆر چنار بێگومان من مەبەستمە ینی وەکو دەرەنجامی قسەکانی جەنابەت پرسیار لە کاک ئارێزیش بکەم بۆ ئەوی ڕای جەنابیشان بزانین سوپاس دەکەم دێمەوە لات کاک ئارێز سڵاوتان لێبێ سوپاس بۆ ئەم دەرفەتە من هەر لە وەکو دەرەنجامی یاخود وەکو ئیزافە و زیادە بۆ قسەکانی خۆم و بۆ قسەکانی دکتۆر چناریش ئەمەوێ بزانم پەرتەوازەیی نێوماڵی هەرێمی کوردستان دووری و بۆ هەبوونی بۆشایی پەیوەندی باش لە نێوان پارتە سیاسیەکانی کوردستان هیچ نەبێت سەبارەت بە پرسە چارە نووسازەکان کە پرسی حزبینین چی دەکات لە داهاتووە ئایا وا ناکات ئێمە لاوازتر بین بەرامبەر بە پیلانەکانی بەغدا و ئەو هەنگاوانەی کە ئایانەوێ بەرامبەر ئێمە بینێن لێرە بەدواش؟ زۆر سپاس کاک یادگار و سڵاو ڕێزیشم بۆ خات و چنار بەداخەوە یعنی هەرێمی کوردستان بە دوو قەیرانی گەورەدا تێدەپەڕێ قەیرانێکیان سیاسیە و قەیرانێکیان ئابوووریە هەردووچیان کار لە یەکتری دەکەن بێگومان لە کاتی بوونی قەیران ناکۆچەکان قوڵ دەبنەوە تومەت بارکردنی یەکتر زۆر دەبێ ئەو بارخستنە پاڵ یەکتری زۆر دەبێ و لەو جۆرە قەیرانە نەیار یاخود دوژبێن یاخود بەرەی بەرامبەر دەرفەت ئەقۆزێتەوە لەسەر ئەوە ناوەستێت هاتۆ خۆت ڕێکە خەیتەوە تا لە قەیران دەربازە بە اینجا بێ گفتوگۆ لەگەڵ بکە و ئێمەش بەرامبەر بەلایەنە بەرامبەرەکانمان نێارەکانمان ڕەنگە هەمان هەڵوێستمان هەبێ ئەوەی کە ئێستا ئەبیندرێ بەداخەوە یعنی ناکۆچیەکان گەیشتۆتە ئاستێک کە هەندێک جار هەندێک کەس یا هەندێک لایەن بە شێوەیە قسە دەکەن زەرێر لە پێناوی دژایەتیکردنی هەڵوێستێک یا لایەنێک تەنانەت زەرەری هەرێمی کوردستانیشانەوێ لە بەرامبەریشدا لایەن هەیە و کەس هەیە بە بیانووی بوونی قەیران و بە بیانووی ئەوەی کە هەڕەشە هەیە و مەترسی هەیە ئامادەی سازش نییە ئامادەی دەستبەرداری کورسی نییە ئامادەی دابشکردنی دەسەڵات نییە واتە بەڕاستەکەی یعنی من ئەگەر کوردستان دابەشی سەر دووبەرە بکەین هەر دووبەرەکە ینی بەشێک لە ئۆڤاڵەکەی ئەکەوێتە ئەستۆ من ئەمەوێ ئەوە باسکەم لە ماوەی ڕابردوو ئێمە فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغدا یەکدەنگ و یەک هەڵوێست بووین ئەو یەکدەنگ و یەک هەڵوێستی ئێمە کاریگەری زۆری هەبوو بۆ سەر حکوومەتی عراق بۆ سەر خەڵکی عراق تەنانەت بۆ سەر ڕایگشتی نێودەوڵەتیش بەڵام بەداخەوە
ینی بە پێچەوانەی تەنانەت لایەنە عراقیەکانیش ئەوەی بڕیار دەدا ئەوەی نوێنەراتی خەلکی کوردستان دەکات سەرڕای ئەوەی لە ڕووی یاساییەوە ئێمە فراکسیۆنە کوردستانیەکان یاخود ئەندامانی کوردین لە پەرلەمانی عراق بەڵام بڕیار لای ئێمە نییە بڕیار لای حزبە سیاسیەکانە واتە حزبە سیاسیەکان نوێنەریان هەیە بەڵام بڕیاریان نەناردۆتە پەرلەمانی عراق بۆیە ئێمە وەکو فراکسیۆنە کوردستانیەکان دوای تێپەڕاندنی بودجە بە پێوەری زۆرینە کە ئێمە دژی بووین پێمان وابوو ئێمە پێمان نایە قۆناغێکی تر داوامان لە حزبە سیاسەکانی کوردستان کرد داوامان لە حکوومەت کرد کە هەڵوێستیان هەبێ بەداخەوە تا ئێستا حزبە سیاسەکانی کوردستان دانیشتون لەسەر داڕشتنی پلانێکی نیشتیمانی لەسەر داڕشتنی استراتیژەتێک کە ئێمە لە بەغدا و لە دەرەوە سیاسەکانی کوردستان بێباکن کاری لەسەر ئەو کار نەکردنە وردە وردە بێگومان کاگ یادگار ئەوەندەی پارتە سیاسەکانی کوردستان ئێستا خەریکی ململانەی یەکترین بە تایبەتی کە بەرەو هەڵبژاردن دەچین ئەوەندە خەمیان لە مەسەلە چارن و سازەکە و نیشتیمانیەکان نییە ئێمە ئێستا لە جیاتی ئەوەی ناوماڵی خۆمان وەکو خۆمجار باسیەکەین کۆکەینەوە و خڕکەینەوە و یەکدەنگ و یەک هەڵوێستی دروستکەین ئێمە بە پێچەوانەوە تازە ناکۆچەکان نێوان حیزبەکەن لەنا خودی حیزبەکانیش ناکۆچەکان وا کوڵ دەبنەوە تازە بە تازە لیستی نوێ و بەرەی نێ و حیزبی نوێ و ئەوانە دروست دەبێت لە کاتێکدا ینی مەترسی گەورە لەسەر هەمووی هەیە مەترسی هەڵۆشانەوەی قوارەی هەرێمی کوردستان هەیە کە ئەو مەترسیە بۆ حیزبەکانی من پرسیاری داهاتوو ئەوە بێت کە ئەو پیلانی بەرامبەر کورد تازە بە تازە بەرامبەر بە هەرێمی کوردستان هەن چین بەڵێ سوپاس دەکەم دکتۆر چنار جەنابتان ئەندامی سەرکردایەتی ئێوە لە پرۆژەی سیاسی گەورەی هەرێمی هاتە پەرلەمان بڵیتان زۆر چەند بڵێ بێگومان دێمەوە لات کاک ئارێز پەرلەمان چەند جارێک دەستەواژەی پارێزگاکانی هەرێمی کوردستان بڵێ 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 کاگارێز بێگومانەوە پرسیاری داهاتووم ئەبێت بمبورن دکتۆر چنار وەکو ئاماژەم پێدایەوە ئەندامی سەرکردایەتی پارتێکی سیاسی گەورەی هەرێمی کوردستانن لە ئێستادا باس لەوا کرێت کە لە ئەنجامی ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بە لە بەرچاوگرتنی قەیران و بڕینی بوجە و هەموو ئەمانە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست مامەڵەی لەگەڵ هاوڵاتیەکانی نەکردووە وەکو پێویست داواکاری و هاوڵاتیانی جێبەجێ نەکردووە پرسیارەکەی من ئەوەیە هەموو ئەمانە وایان نەکرد کە لە ئێستادا هەموو ئەو خەونانەی کورد هەیان بووە هەموو داواکاریەکانی کورد هەموو مافە لە مێژینەکانی کورد کە شۆڕشی لەسەر تواوەتەوە کە پێشمەرگا لەسەری شەهید بووە گیانفیدایی کراوە ئێستا تەنها لە موچە و مەتار ئەتوان ناڵێم کۆکراوەتەوە ئەڵێم بچووک کراوەتەوە ئەمە چ مەترسیەکی ئەبێت بۆ داهاتوومان بێگومان پرسی موچە پرسی بە تایبەتی موچە اینجا دەتوانین بڵین بەکارخستنەوەی فڕۆکەخانەکان ئەمە بابەتێکی گەرموگوڕی ئەو ڕۆژانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا لە پەیوەندیەکی بەردەوامدان بۆ ئەوەی هەوڵ بدەن ئەیدی ئەم ئەزمەیە کە چەندین مانگە خەڵکی بەدەستی دەناڵێنی تەنانەت پرسی موچەوە بۆ 2 ساڵ زیاتر دەڕوات کە پەیوەندی بە بڕینی میزانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە هەوڵی چارەسەرکردنی بۆ دەدرێت بێگومان ئەمە لە ڕوانگەی هاوڵاتیان پرسێکی زۆر گرنگ و ژیاریە پەیوەندی بە ژیانی ئەوانەوە هەیە و ڕەنگە حکوومەتی هەرێمی کوردستان وێڕێ ئەم دوو پرسە زیاتر لە 2 ساڵات لەگەڵ ئەوەی کە بەرەنگاریش ئەو هەموو مەترسی و هەڕەشانە بۆتەوە مەترسی شەڕ بووە مەترسی ئەزمەی یاخود قەیرانی دارایی یاخود بەهۆی قەیرانی دارایی نەتوانین یا سەرنەکەوتنی لە ئەنجامدانی کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری کە بەهۆی قەیرانی دارایی زۆربەی ڕاگیراوە و قەرزێکی زۆر قەیرانەکان زۆرن کە حکوومەتی هەرێمی کوردستان چەند ساڵێکە ڕوبەڕووی بووتەوە کە پرسی موچەش یەکێکە لەو پرسە گرنگانەی کە خەڵک داوای دەکات جا بە بۆچوونی من ئێمە ناتوانین بڵێن کە هەموو ئەوەی کە ڕوودەدا حکوومەتی هەرێمی کوردستان لی بەرپرسیارە لەبەرەوەی لە نەتیجەدا حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک لەو داهاتوو ئیمکانیەتانەی کە پێویستە بۆ ئەم بوارانەدا سەرفی بکە پێشتر بە پێی یاسا بە پێی دەستور لەگەڵ چوارچێوەی دەوڵەتی عێراقدا
مامەڵی لەگەڵ دەکرا بۆی دابین دەکرا بۆیە بڕینی لەلایەن حکوومەتتی عێراق بۆ سەبەبیەوەی قەیرانەکان زۆر گەورە ببن بێگومان نابێ ئینکاری ئەوەش بکەین کە حکوومەتتی هەرێمی کوردستان ڕەنگ بێت لە هەندێک پرس لە هەندێک بواردا لە مامەڵەکردن لەگەڵ ئەم پرسە داراییەکان ڕێخستنی پرسی دارایی و دابینکردنی خزمەت گوزاریەکان ڕەنگە لە هەندێک بواردا کەم و کورتی هەبوو بێت بەڵام ناکرێ ئەوەی کە ڕوودەدا هەمووی بخرێتە سەرشانی حکوومەتتی هەرێمی کوردستان بۆیە بێگومان من لەگەڵ بۆ چوونەکەی تۆم کە پرسی دابینکردنی موچە ئەویش نازانین جارێ بۆ کام توێژایە بەس پەروەردە و تەندروستی دەگرێتەوە یا هەموو بوارەکان دەگرێتەوە بوارەکانی حکوومەت وە پرسی کردنەوەی فڕۆکەخانەکان ئەمە تەنها چارەسەری هەموو کێشەکان ناکات و گفتوگۆکردنی حکوومەتتی هەرێم لەگەڵ بەغدا لەسەر ئەم دوو پرسە بە مانای توانەوە یاخود پشتگوێ خستنی مافە ڕەواکانی گەلی کوردستان نییە و ئەمە حەقێکە مافێکە خەڵکی کوردستان هاوڵاتیانی کوردستان لەسەر حکوومەتتی عێراقی هەیەی و ساڵانێکە لی بڕیوە لی مەحروم بووە و کێشەکانی حکوومەتتی هەرێمی کوردستان و ئەم هەرێمە لەگەڵ بەغدا زۆر گەورەترن لەم دوو پرسە ئەمانە دەرەنجامی کۆمەڵێک پرسی دیکەی زۆر گرنگ و چارەنووسسازن کە ساڵانێکە حکوومەتتی عێراقی لەگەڵ هەرێمدا هەی بووە وەکو قەیران کەڵەکە بووە و لە ئەنجامدا ئەمە دەرەنجامی بوو کە دەستی بڵین ئەوەی لە دوای ڕفراندۆمەوە بەرامبەر بە هەرێمی کوردستان و وڵاتیانی کراوە سزایە کرد لە بێگومان ئەمە سزایەکی زۆر قورسی هاوڵاتیانی کوردستانە بە بۆچوونی من حکوومەتتی عێراقی و حکوومەتتی بەغدا لەوەدا زۆر زاڵمانە و جیاوازێکی ئەوتۆی نەبووە لەگەڵ نیزامەکانی پێشووی خۆی لە سزادانی هاوڵاتیانی کوردستان بە بیانووی ئەوەی کە ئەم میلەتە یاخود بڕیارێکی سیاسی داوە دەیەوێت بڕیار لەسەر چارەنووسی خۆی بدات و دەبواە ئەوان لە بری ئەوەی کە دۆخەکە ئاڵۆستر بکەن و قەیران لە دوای قەیران هەڕەشە لەسەر هاوڵاتیانی کوردستان دروست بکەن و ببنە هۆکاری ئەوەی کە ڕق و چینە لە بری ئەوەی کە لە ئاستی سەرەوەدا بمێنێتەوە شۆڕ بکەنەوە بۆ ناو هاوڵاتیانی کوردستانیش دەبواە پرسیار لەوە بکەن کە بۆچی هاوڵاتیانی کوردستان پەنادەبن بۆ سەر سندوقەکانی دەنگدان بۆی بڕیار لەسەر یەکلاکردنەوەی چارەنووسی خۆیان بدەن لەگەڵ حکوومەتتی عێراقی مانەوەیان دابڕانیان لەم حکوومەتە دەبواە پرس لەوە بکەن ئایا کەم و کورتیان هەیە واز پێداچوونەوە بە سیاسەتی خۆیان بکەن نەک ببنە هۆکاری ئەوەی کە جارێکی تر فشارەکان لەسەر هاوڵاتیانی کوردستان زیاتر بکەن. بەڵێ کاک ئارێز من بێمەوە لای جەنابەت هەر لەم بەرنامەیە و لە پرس کۆنفرانسەکانیش بە چەندین جێگەی تر ئاماژت بەوە داوە کە پیلانێکی مەترسیدار لە ڕۆژەوی عەرەبدایە بەرامبەر بە هەرێمی کوردستان و ئاماژت بەوەدا پێشتۆزێکی ژوتت ینی مەترسی یاخود هەوڵ هەیە بۆ هەڵوەشاندنەوەی قەواری هەرێمی کوردستان تۆ بۆ هێندە سووری لەسەر ئەم ڕایەت و ئایا ئەو زانیاریانە چین لای جەنابتان کە پێویستە هەموو هاوڵاتیەکی کورد و پارتە سیاسیەکان و سەرکردایەتی سیاسی کوردیش بیزانن؟ کاگیادگار یەکەم ماوەیەک پێش ئێستا بودجە یاسای بودجە هاتە پەرلەمان و پەسەند کرا بە پێوەری زۆرینە و کەمینە پەسەند کرا سەر ڕای نیگەرانیەکانی نوێنەرانی خەڵکی کوردستان فراکسیۆنە کوردستانیەکان تێپەڕێنرا پێشتر یاسایەکی لەو جۆرە بە ڕێککەوتن نەبات تێنە ئەپەڕێنرا واتە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام پرۆسەی سیاسی لەسەر بنەمای ڕێککەوتن و سازان و هاوبەشی کاری لەسەرەکرا بەڵام ئێستا ئەوە بینیمان ئەو پرانسیپانە پێشێ لەکرێن واتە بە زۆرینە و کەمینە بە زۆرینەشبی هەمیشە ئێمە کەمینەینە واتە لە ناوهۆڵی پەرلەمان بە شێوەیەکی دێموکراسیش ئەو شتانی بیانوێ ئەیسەپێنن ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم لە یاسای بودجە هاتووە کە ئەڵێ پارێزگاکانی هەرێمی کوردستان ناڵێ هەرێمی کوردستان لە کاتێکدا هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوریە قوارەیەکی دەستوریە ئەو قوارە دەستوریە ئەبێ ناوی بێ ئەبێ بەشی بدرێ ئەبێ هەرێمی کوردستان خۆی وەکو دەستگایەکی دەوڵەتی بێ بودجەی خۆی جارێکی تر لە پەرلەمانەکەی خۆی پەسەند بکاتەوە و دابەشی بکا و کەمی بکا و زیادی بکە
ئەوە هەر لە یاسای بودجە ئەو دووشتە ئەبینین. ئەمڕۆ بەڕێز عەبادی ئەڵێ ئێمە موچە ئەنێرین بەڵام ئەبێ موچە بگاتە هەموو فەرمانبەران. من بەلامەوە سەیرە یعنی ڕەنگە بۆ هاوڵاتی بۆ فەرمانبەران ئەوە گرینگە موچە بێ لەلایەن لە حکوومەتی عراقی و دیارە لە حکوومەتی یاریمەدی و بێگومان مافی خۆیانە بەڵام بۆ خەلچێکی بێگانە کە لە دوورەوە ئەبینێ وەکو ئەوەی تەنیا لەبەر ئەوەی بۆ موچەکە ناگاتە دەستی هاوڵاتیان بۆی عەبادی نەینوێردە گومانە خاتە سەر هەرێمی کوردستان. ئەو گومان خستنە شتێکی سادە نییە. ئەوە لە نێو کۆمەڵگەی نێودەوڵەتیش کاری لەسەرەکە و ڕای گشتی عراقی لەسەر ڕای گشتی عراقی لەسەر ڕادێنی و هەوڵەدا ئەو شتە جێگیر بکە کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگرە لە بەردەم ناردنی چونکە ئەگەر پارەش بنێری ئەو نایدا. یعنی ئەوە بەڕاستی تۆمەت بەخشینە ئەو تۆمەت بەخشینانە ئەکرێ وەڵامی بدرێتەوە بەڵام لە بنچینەدا ئەستنە سەر ئەو خانەیە کە هەوڵدانە بۆ هەڵوەشانەوە. لەلایەکی تر لە ماوەی ڕابردوو زۆر بەزەقی کاری کرد لەگەڵ هەندێک حزب کاری کرد لەگەڵ هەندێک کەس لە ناو هەندێک حزب بۆ ئەوی بەرەی کوردستانی مەبەستم فراکسیۆنە کوردستانی کە حزب سیاسەکانی کوردستان دابەشی دوو بکە و هەوڵیدا کەناڵ بدۆزێتەوە و بەداخیشەوە ئەڵێم هەندێک کەس ئامادەیان هەبوو هەندێک کەس ئەڵێم ئامادەیان هەبوو لەو کلێنەوە بسنە ژوورێ کار بکەن دیارە کارکردن لەگەڵ حکوومەتی عراقی هەماهەنگیکردن لەگەڵ حکوومەتی عراقی لە چوارچێوەی بەرژەوەندە گشتەکان و بەرژەوەندی هاوبەش کارێکی باشە بەڵام بەڵێ بێگومان هەبوو و ئەو شتانە بووە لە ماوەی ڕابردوودا بەڵام نەتوانرا لە کۆتاییدا نەتوانرا لەبەرەوەی ئیرادەی خەڵکی کوردستان لەبەرەوەی ئیرادەی فراکسیۆنە کوردستانیەکان لە فراکسیۆنە کوردستانەکان لە پەرلەمانی عراقی یەکگرتوو بوو لە کۆتاییدا ئێمە سەرکەوتین بۆیە ئێستا ئەبینین دوای ئەو یەکدەنگ و یەک هەڵوێستیای جۆرێک نەرمیش لەلایەن بەڕێز عەبادیەوە ئەنوێندرێ وەکە ئەمڕۆ ئەڵێ فڕۆکەخانەکانەکرێتەوە من بە پێچەوانەوەی بەڕێزت باسیەکەی من پێم وانیەوە بچووکردنەوەی کێشەکان بی بەڵکو من بە هەنگاوێکی ئەزانم لەو ڕۆوە باراستی چارەسەرکردنی کێشەکان و کاتێک موچە تا ئێستا کە دەستی پێەکە نانێری ئەگەر بنێرێ و ئێمە زۆر فشارمان کردووە و زۆر هەوڵمان داوە بەخۆشی و بە ناخۆشی لەگەڵیمان هەوڵدا بینێری ئەگە بینێری هەنگاوێکی ترە بە ئاراستەی یەکتری نزیکردنەوە و چارەسەرکردنی بەڵام ئەو خواستەی کە هەیە لەمە دوا بە پێوەری زۆری نەوکەمینە کار بکرێ ئەم پێوەری زۆری نەوکەمینەوەکو جەنابەت ئاماژەت پێدا کۆتایی هێنانی مەبدەئی شەراکەت و تەوافق و هاوبەشیە لە عێراقدا ئایا مەترسی ئەوە هەیە لە داهاتوودا کورد لە عێراق یاخود لە هەڵبژاردننی داهاتوو کورد لە عێراق ببێ بە کەمینە بە تایبەت بەم پەرتەوازەی ئێستەی نێوماڵی کورد زۆر بە کورتی سوپاس دەکەم کاگا من باسم کرد گوتم ئەو پێشێلکردنی ئەو پرانسیپانەیەوە ئەوە لە زەرری ئێمەوە ئەوە بەشێکە لەو سیاسەتە یاخود لەو ئاراستە سیاسی لە عێراق هەیە بۆ پێشێلکردنی بۆ نەهێشتنی ئەو پرانسیپانە بۆ ئەوەی ناوەندێتی یاخود مەرکەزیەت بجێردرێتەوە و لە دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەگەر نەشی توێنەوە لە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان کەمکەنەوە بۆ ئێمە هەرێمی کوردستان یاخود قەواری هەرێمی کوردستان زۆر گرینگە گەلێکی وەکو گەلی کوردستان کە ئێمە دەوڵەتمانە سربەخۆنین یعنی هەرێمێکمان هەیە دڵمان بە هەرێمەکە خۆشە داهاتوومان بە هەرێمەکەەوە بەندە لە ڕابردوو بۆ هەرێمەکە خەباتمان کردووە ئێستا پێشێلکردنی یاخود بچووکردنەوەی قەوارەی هەرێم یاخود بەهێزکردنی قەوارەی هەرێم لە زەرری هەموو خەڵکی کوردستانە و ئەوە مەترسیەکی گەورەیە بۆ سەر ئایندەی گەلەکەمان بەڵێ زۆر سوپاس کاگارێز دکتۆر چنار یەک خولەکم ماوە گەر لە یەک خولەکە بە سوپاسەوە وەڵام بدەیتەوە زۆر مەمنونە بم بە مەرکەزیکردنی تەواوی پرسەکان لە هەرێمی کوردستان مەبەستم کاڵم بە مەرکەزی ئەوەی بچێتە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقی چ مەترسیەکی هەیە و ئەبێت چۆن بەرگیری و ڕێگیری لێ بکرێت کاکیاتگار دەبان ئێمە دەزانین حکوومەتی یاخود عێراقی بەر لە 2013 ڕژێمێکی دیکتاتۆری حکمی بەسەردا دەکرد بۆیە دوای ڕوخانی ڕژێمی بەعەز هەوڵدرا بۆ ئەوەی بنەمای دیموکراسیەت پەرەی پێ بدرێت لە عێراق هەوڵدرا بنەمای تەوافق و ڕێککەوتن یاخود لە عێراقی نوێ لەسەر بنەمای زۆرینە و کەمینەدا نەمەزرا لەسەر ئەساسی تەوافق یاخود ڕێککەوتنی بینی پێکهاتەکان و محاسەسەی پێکهاتەکان دامەزرا بۆیە ئەوەی کە ئێستا ڕوودەدا و
ئیهمالکردن یا پشتگوێخستنی ئەم بنەمایە کە هۆکاری بەردەوامبوونی هۆکارە بۆ دامەزراندنی ئەنزیمەیەکی دموکراسی لە عێراق خەریکە هەڕەشەی دەکەوێتە سەر. بۆیە ئومێد دەکەین ئەم دوو هەنگاوەی کەنراوە ئەوەی کە ئێستا باسی لێوە دەکرێت هەوڵ بدەین بە گەشتبینی تەمەشای بکەین. ئەگەر ئەوان قسە لەسەر پێشێلکاری دەستوری دەکەن لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە تا حکوومەتی هەرێمی کوردستان زۆربەی ئەو بەهانانە دەبڕێت بەهانەکانیان گوایە بەهانەی دەستوری هەیە. ئومێد دەکەین ئەوانیش حکوومەتی عێراقیش ئەو بنەما دەستوریانەی کە تا ئێستا پێشێلی کردووە هەر لە جێبەجێکردنی مادەی 140 هەموو ئەو بنەمایانە ئەوەی کە پەیوەندی بە مافی خەڵکی هەرێمی کوردستانە هەوڵ بداین ئێمە بە یەکدەنجی پێکەوە لە ئایندەدا جێبەجێ بکەین. ئەمە ئەوەمان بۆ مسۆگەر دەکات کە ئیتر هەرێمی کوردستان وا بەسانایی جارێشکە نەچێتەوە ژێر هەیمەنەی مرکزیەتێکی تون لە ناو عێراق. زۆر سپاس دەکەم کاگاریس کۆتا پرسیارم گەر لە خولەکێک یان کەمتر وەڵام بیتەوە زۆر سپاس دەکەم. دەوترێت بەڕێز دکتۆر فواد معسووم سەرۆک کۆماری عێراق پارێزەر و حامی دەستورە. مادام ئەو پارێزەری دەستورە ئایا ئەو تانەی لە بڵین یاسای بودجەی 2010 عێراقی داوە لە جێگەی خۆی نییە و ئایا مەترسیە وایە کە حەشدی شعبی دەنگ کۆ بکاتەوە و لۆبیەک دروستکە لە ناو پەرلەمان متمانی لێوەربگرێتەوە وەکو ئاماژەیان پێداوە؟ زۆر بە کورتی سوپاس دەکەم. دکتۆر فواد وەکو سەرۆک کۆماری عێراق بێگومان پارێزەری دەستورە و کارێکی زۆر مێژویی کرد، کارێکی گرنگی کرد، هەرچەندە لە دەسەڵاتی سەرۆک کۆمارنیە کە یاساکە ڕەت بکاتەوە، بەڵام پەچی خست لانی کەم جێڕایەوە هەنگاوێکی نیشتیمانی بوو لەژێر سایی دەستور ئەو کاری کرد. بەڵام ئەگەر نی خولەک دەرفەتم بدەیت کاگیادگەر فەرموو. ئەو مەترسیانەی کە باسم کردن لە هەرێمی کوردستان هەیە بەمانای ئەوە نییە ئێمە چیتر کێشە ناوخۆیەکانی خۆمان پەردەپۆش بکەین یاخود خۆڵی بخەینە سەرێ و نادیدەی بگرین. بێگومان لە ناو هەرێمی کوردستان پێویستیمان بە چاکسازی، پێویستمان بە لێک تێگەیشتن، پێویستیمان بە سیاسەتێکی نوێ هەیە و ئەبێ زۆر بە زەقیر ڕەخنە لە هەڵە و کەم و کوردەکانی حکوومەت هی دەسەڵات حیزبەکانیش بگرین. ئەگەر هەلە و کەم و کوردەکان نەخەینە بەرباس و لێکۆڵینەوە، ئەگەر مەترسیەکان زیاتر بن یا کەمتر بن، ئێمە لە بەردەم مەترسیەکی گەورەدا دەبین. کاتم کۆتایی هات بەڕێز ئارێز عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندامی سەرکردایەتی یەکێتی، زۆر سپاس کە لە بەغداوە کاتی خۆت بە ئێمە و بینەران بەخشی. دکتۆر چنار سەعد عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان، زۆر سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمە و بینەران بەخشی لە هەولێرەوە. ماندوو نەبن. بەڵێ بینەرانی ئەزیز، باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن. کاتی خۆش.